بێگومان کە هەر سێ قەزاکانی سۆران ڕەواندز چۆمانکە لە ڕۆژانی هەینیە بنەوێستگەیەکی گرنگی گەشتیاری بۆ هەم گەشتیارانی ناوەخۆوە هەم گەشتیارانی بیانی. هێویدار من کە ئێستا لە جوندیان کە لە دێر زەمانەوەیەکە لە ناوچە گەشتیاریە گرنگەکان بووە ناو دەنگێکی باشی هەیە بە تایبەت لە شارەکانی خوار و ناوەڕاستی عراق. بۆیە ڕۆژانە بەدەیان کۆمپانیای گەشتیاری گەشتیار بۆ ئەم ناوچەیە دێنن. ئێستا کە کاژێر 20 خولەکە ئابینین کە بەرەبەرە خەریکنە ئۆتۆبۆسە و پاسانەی کە گەشتیار دێن و گرێبەست هێنانی گەشتیاریان هەیە ئەگەنە جوندیان. هێویدار من ئەوەی کە بەرلەوەی باس لە قەرەباڵغی و لە ناوچە گەشتیاریانە بکەم کە بنکەی گەشت و گوزاری ڕواندز کراوەتەوە بەو پێی کە ڕواندز لە ساڵانی ڕابردووە بە تایبەت ئەم ساڵ کەرتی گەشتیاری تێدا پێشوەچوونی باشی بەخۆوە بینیوە. بۆیە من میێوانداری بەرپرسی بنکەکەم کردووە چیا محەممەد کاکسیا وێڕای پیرۆزبای لە تۆ خەڵکی ڕواندز کە بنکەیەکی گەشت و گوزار کراوەتەوە. ئەتانەوێت لە ڕێگەیە و بنکەیە کە هێشتا گرنگجی یاخود پێشوەچوون با کەرتی گەشتیاری بدەن و بەرنامەی حکوومەت چیە کە لەو قەزایەدا هێشتا ئەم کەرتا پێشوەچوون بەخۆیەوە ببینێت. سلااوان لێ بێت کاک بەختیار. سەرەتا پیرۆزبایی لە گەشت خەڵکی سنووری قەزای ڕواندز دەکەم بە بۆ نێکرانەوەی بنکەی گەشت و گوزار لەم ناوچەیە. بەخۆ دەزانی کە ڕواندز شوێنگەلێکی گەشتیاری گەلێک زۆری هەن هەم سروشتی و هەمیش مرۆیی. ئێستام شوێنێک کە دەبینین لێ ڕاوەساوین هاوین هەواری جوندیانە و هەروەها هاوین هەواری بێخاڵ و هەروەها لە تێک ئەمانش سەرمایه‌دارن هاتون پرۆژەی زۆر سەرکەوتویان لە ڕواندز ئەنجام داوە. ئەوە بینی پرۆژەی کۆڕێک هەروەها پرۆژەی شنگلبانە و لێرەوە داوا لە سەرمایه‌دارانەکەم کە بێن مەشروع تەقدیم بکەن بە ئێمە بۆ ئەوەی پرۆژەی نوێ بکرێتەوەی مشکار ئاسانی تەواویان بۆکەن ئینشاءالله. باشە ڕۆژانەوەی کە 5,000 گەشتیار دێتە باشووری کوردستان کە 85 کۆمپانیای گەشتیاری ئەم کارەکەن. ڕۆژانە لەو ناوچانەی کە تۆ باست کرد ژمارەی گەشتیاران ئەگاتە چەند؟ بە تەحدیدی نزیکەی 5,000 گەشتیار لە ڕێی پاساتەوە ئەو شەریکانە کە گرێبەستیان لەگەڵ حکوومەت کردووە دێن سەردانی گەڵی عەلی بەگوو بێخاڵ و هەروەها جوندیان و شنگلبانە و کۆڕەکەکان. و نیازمان وایە ئەم ژمارە پەرە پێ بدەین و وە بکەین زیاتر گەشتیار و لەم ناوچەکەن چەندین کار ئاسانی تریان بۆ بکەین هەروەها هەندێک شوێنی تریش بکەینەوە کەوا بێتن وەکو کۆڕەک و وەکو شنگلبانی عنی سرنج ڕاشێش بیت و وە بکاتن گەشتیار بۆ خۆی ڕابشێشێت ئینشاءالله. سپاس کاکسیا دەست خۆشبی. بەڵێ ویدارەوە تایبەت بوو کە ڕواندز هەرچی سۆرانەکە گەلی عەلی بەجش وەگەزانین کە ناوبانگێکی زۆری هەیە بێگومان ڕۆژانە گەشتیارێکی زۆر ڕووی تەیەکە. ئەوەی دیکە کە هێویدار باسی لێوە بکەم ناوچە شاخاویەکانن کە سنووری قەزای چۆمان و باڵەکایەتی ئەگرێتەوە بەو پێی هێویدار کە ئەوێ خاوەن بەرزترین لوتکەچیایە خاوەن درێژترین تاڤگەیەوە بەفر لە هەر 4 وەرزی ساڵ ئەمێنێتەوە و خاوەنی 3 ڕووبارە ئەم ڕووبارانە بە درێژایی کە لە چۆمانەوە سەرچاوەگرن تا تێکەڵ بەجێی گەورە بن ئەمانە بە بەردەوامی گەشتیاری زۆر ڕوویان تێیەکات و زۆربەی ئەو گەشتیارانی کە ڕوو لە ناوچە شاخاویە دوورەکانەکەن گەشتیاری ناوەخۆن بەڵام بە شێوەیەکی گشتی کە ئەم ساڵ هێویدارکە لە بەدواداچوونەکانی دیکەی لا ڤیدیۆکانی ڕوودا و دەرکەوتووە کاوێڕای ئەوەی ئەم ساڵم کەرتا هەلیکاری زۆری ڕەخساندووە تەنانەت هاونیشتیمانیان بە سەرمایەکی کەم بوونەتە خاوەن کار بوونەتە خاوەن کاری ڕۆژانە بۆ وێنەکە ئەبینین چەند کەسێکە بەرهەمی خۆماڵی ئەفرۆشن بۆ وێنەکە کاتێکە چێ لای کەسێکە هەنجوینی خۆماڵی ئەفرۆشی ئەڵێ ڕۆژانە تا 500 دلار هەنجوین ئەفرۆشن دەوەکە $100 داهاتی تاکە کەسەبی لەم کەرتە.